بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر جیاوازی باج و ڕسومات لە نێوان هەرێم و عێراق دەکەین. لە ئێستادا عێراق داوای هەموو داهاتەکان دەکات بە داهاتی باج و ڕسوماتیشەوە، بەڵام لێرە باج و ڕسوماتەکان لە بوارە جیاوازەکان چەند قاتی عێراقن. قسە لەسەرەوە دەکەین بۆچی حکوومەت هێرێم ئێستا باج و ڕسومات کەم ناکاتەوە لە کاتێکە دەبێت داهاتەکەی ڕاستی بەغداد بکەوە و باج و ڕسوماتەنش کە پێشتدانراونا هیچ بنەمایەکی یاساییان نەبووە، کاریگەری و لێکەوتەکانیان چین و دەبێت چی بکرێ بۆەوەی کە هاوتای عێراق بکرێن. لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا گوڵاڵە سدیق شارەزای ئابووری و دارایی لە ستۆدیۆ، هەروەها لە هەولێرەوە دادوەر عباس هەمزە شارەزای یاسایی قسە لەسەر پرسە دەکەین. سوپاسی میوانەکانمان دەکەن. بەخێربێن مامۆستا گوڵاڵە، بەخێربێن لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری چێک کە جیاوازی باج و ڕسومات هەیە لە بینی هەرێم و بەغداد. ڕسوماتی کارەبایە، ئاوە، بڵین تاپۆیە، بوارەکانی دیکەیە لە هەرێم چەند قاتی بەغدایە. بۆچی ئەم جیاوازی زۆرە هەبێت لە بینی هەرێم و بەغداد؟ سەرەتا سڵاوتان نەبێت، سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی پێیان و بەخێراتنی و میوانە بەڕێزەشەکەم. لە ڕاستیدا ئێمە لە دوای ساڵی 2014 بەداخەوە لە دوای ئەو بەناو ئابووری سەربەخۆ کە لە کوردستانە پەیڕەو کراو کە ئالاساس کورد خرایە سەر نەخشەی بڵێن وزەی جیهانی، حکومەتی هەرێم بە چەند هەنگاوێک دەستی برد بۆ گیرفانی هاوڵاتیان. یەکەم هەنگاو کە حکومەتی هەرێم نای ئەوە بوو کە لە موچەی فەرمانبەران و موچەخۆرانەوە دەستی پێکرد، کاتێکە موچەکانی بە ڕێکوپێکی نەدرا بە فەرمانبەران ئەو بوو بە لێبڕین بە ناوی پاشەکەوتەوە چەندین موچەی فەرمانبەران و چەندین مانکە موچەکانیان پێنەدرا. دوای ئەوە حکومەتی هەرێم بەهۆی ئەو گرێبەستە ناشەفافانەی کە کردبوویت بەهۆی ئەو فرۆشتنی نەوتەوە داهاتێکی کەمتر لەو فرۆشتنی نەوتەکە ئەگەڕایەوە بۆ هەرێمی کوردستان، کورتێنانێکی بۆ دروست کرد بوو لە ڕووی بڵێن لە بودجەیان ئەو پارەی کە لە بەردەستیان نەبوو کە بۆ موچەیان بۆ بواری تەژغیلی بەکاریان هێنا. ئەوە بوو وردە وردە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانێکە کردویانە هاتن باج و ڕسوماتەکان لەسەر هاوڵاتیان زیاتری. واتە بەهۆی ئەم فرۆشتنی نەوت بەسەربەخۆ دەدوو لایەنەوە زەرەر و زیان بوو بۆ هاوڵاتیان لە لایەکە کە دەستیان برد بۆ موچەی فەرمانبەران و کەمیان کردەوە بە ناوی پاشەکەوت و بە ناوی لێبڕین و بە ناوی خۆگونجاندنەوە، لە لایەکی تریشەوە باج و ڕسوماتەکانیان زیاد کرد. واتەوە ئەم ئابووری سەربەخۆیە کە پەیڕەویانکرد وەکو خەنجەرێک یا کوشەمشیرێکی دووسەرە بوو بۆ گیرفانی هاوڵاتیان، هەر لەبەرشەوە بوو لەبەر ئەوە بوو کە باج و دەرامەتیان باجی دەرامەت و یان هەم ئەنواعی باجەکان. بەس بۆ جیاوازی هەبێ ئێستا مامۆستا کە عێراق داوا دەکات باج و ڕسوماتەکان داهاتی باج و ڕسومات بگرێتەوە بەغداد، بۆ لێرە داهات و باج و ڕسومات کە بە زۆر لەسەر خەڵک زیاد کراوە، بارگانی زۆر دروست کردووە، کۆ بکرێتەوە و بەشێکی بدرێ بە عێراق، بۆچی کەم هاوتە نەکرێت؟ لە ڕاستیدا سیرکە پاری نەوت لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیشا پارێکی زۆرە پارێکی خەیاڵیە. جیاوازی نێوان جنوب لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەوان ئیکتیفایان کردو بۆ گەندەڵی کە ئیکەن، نەهاتون دەستیان نەبردو بۆ گیرفانی هاوڵاتیان لە ڕووی موچەوە بێت ئایا لە ڕووی باج و ڕسوماتەوە بێ. بەڵام هەرێمی کوردستان هات ئیکتیفایان نەکرد بە پاری نەوتەکە کە ئیبن، هاتن دەستیان برد بۆ موچەی فەرمانبەران بۆ باج و ڕسومات بۆ سەر ژیانی خەڵک. تەنانەت کەسێک وای هات بوو کە دوکانێکی بچووکی هەبووە قەتعەیەکی هەبووە غەرامەی ئەویان لێ سندیا باجی ئەویان خسۆتە سەر هاوڵاتیان. لە ئێستادا باشترین چارەسەر بۆ ئەوەیە بۆ حکومەتی هەرێم ئەوەیە کە تاوکو ئێستا نەیانتوانیوە ئیدارەی مەلەفی نەوت بن، ئیدارەی ئەو پارەیە بن کە ئەگەڕێتەوە پێویستە بۆ لە مۆلا خاڵکدا بنێن بۆ لە مۆلا ئیعتراف بە فەشەلی ئیداری و دارایی خۆیان بکەن و بۆ لە مەولا بۆ ئەوەی ئەو مەسافە زۆرەی کە لە ماوەی ئەم 10 ساڵە لە بینی خۆیان و هاوڵاتیانە دروستیان کردووە بیان کەمی بکەنەوە بگەڕێنەوە بۆ ئەو بقیاسە یان ئێمە لە مادام ئێمە حکومەتێکی فیدراڵیمان هەیە بگەڕێنەوە باج و ڕسوماتەکانی هەرێمی کوردستان هاوتای بەغدادی بکەنەوە، چونکە بیر نەتیجە لە پرۆژە یاسای بودجەیە ئێستا بینین کە ناکۆکی تەواو لە بینی هەرێم و بەغدادا هەیە و تاکو ئێستا موچە نانرێمەیە مانگانە دووە ئاکەوێ، چونکە حکومەتی عێراقی داوای هەموو باجەکانەکات بۆ ئەڵێ ئەبێ هەمووی بگەڕێتەوە دەستی خۆم ئجا بڵێن نیوەی باتەوە لە 150 باتەوە هەرێمی کوردستان بۆ ئەوەی حکومەتی هەرێم خۆی ئاشکاتەوە پێویستە ئەم بڕێ هاوتای بەغداد بکات. باشە بە کورتی لەسەر و بڕیاری پێشینەکانیش ئەگەر شتێکی باشە ئەو کامڕۆ هەرچەندە بڵێن ڕاگیراوە دواتر میکانیزمێکی دیکە دەگیرێتە بەرکەوا بڕیار بوو لە ماوەی دوومان
هەموو لە هاوڵاتی وەربگیرێتەوە ئەگەر ناموچی کەفیلەکەی دەبڕدرێت بریارێکی باشە ئەگەر بۆ بانگشە بژانیش بێت تەفاسیلی باسی ئەمەکەین کاک حەکیم خۆی پێشینە باشتر وایە لە هاوڵاتی وەربگیرێتەوە بەڵام لە چه هاوڵاتێک لەو هاوڵاتیانەی کە تۆ بازاڕەکەدا نەتەپانوە لەو هاوڵاتیانەی کە تۆ دەست نەبردو بۆ موچەکانیان مانگانە لە سی ڕۆژارە موچەکانیانەی تێ چووکە پێشینە سیفەتی وایە هیچ منەتێکی تیانێکە درێ بە هاوڵاتی ئەگەر بێت و سندوقێکە بێتیایە تەدویر کاتەوە ئەم پێشینەیە ئەوە لە مودەی ئەم دە ساڵەیە ئەم پێشینانەژ نە ئەوەستان و لە مودەی ئەم دە ساڵەشە هەم پێشینەی هاوسەرگیری و هەم پێشینەی خانوبەرش ئەدرا بە هاوڵاتی بەڵهی هەموو بۆ هیچ سێکتەرەکان کەواتە باشترین چارەسەر ئەوەیە کە حکومەتی هەرێم لە ئێستادا ڕایگرتووە کارێکی زۆر باشە من ئاوەتە خوازم بە بڕیارێکی حکومی ڕابگیریان نەک بە بڕیارێکی حیزبی بەڵام هەر چۆنێک بێ بڕیارەکە مادام دراوە مادام لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە ئێستادا شتێکی باشە بەس ئەگەر وەربگیرێتەوە ئێستا لەبەرەوەی کە ئێمە سندوقی پێشینەکانمان نییە ئەوش دەچێت بۆ عێراق بەڵێ بە دڵنیایی ئێشێ بۆ عێراق بەڵام ئەگەر بێت و ئێمە سندوقی پێشینەمان هەبوایە سندوقی خانەنشینینمان هەبوایە ئەم وچانەکە ئەبردرا ئەچۆ ناو سندوقی خوانەوە ئەو کاتە ئەمە نەئەچووە زمنی داهاتی ناخۆ نەئەچوە زمنی ئەو پارانەی کە ڕەوانن ئەگەر بیانەوەی لە هاوڵاتیانیش خۆش ببن دەتوانن بۆ نمونەگەر ئێستا بە کاتی ڕاگیراوە بێ قوربان ئێستا حکوومەتەکەی ئێمە بە حساب حکوومەتێکی کاربڕێکەرە حکوومەتی کاربڕێکەریش ئەگەر قانون وەکو خۆی جێبەجێ بکری حکوومەتی کاربڕێکەر وا بزانم ناتوانێت بڕیاری ئەو لێ خۆشببوو نەبدات بەڵام بەڕێی من ئەمە ڕێی خۆمە لێ خۆشببوون لە حاڵەتێکی وایە نەبێ باشترا ئێمە سندوقەکەمان هەبێ بچێتە سندوقەوە دوایی بدرێتەوە بە هاوڵاتی دوور بکرێتەوە چونکە ئێمە بیرمان نەچێ بە هەر بیر لەنەوەی ئێستانەکەینەوە ئەم سندوقات پێویستە گەشەی پێ بدرێ بۆنەوەکانی تر ئێمە ئەگەر بێن دیقەتێک بین سیرەکەی نزبەی زەواژ بینی لە نێوان گەنجەکانە زۆر کەم بۆتەوە ئەگەر بێت و ئەم سندوقانە ئاچ پێشینەکە هاوسەرگیری بێ یای خانوبەرە بێ یاینی هەلیکاری بچکۆلانە بێ کەسێ پرۆژێکی بچووکی هەبێ بۆ ئەم جیلەمان زۆر باشە بەڕاستی ئێمە ئەم جیلە بە تەواوەتی فەرامۆش کراوە ئەم جیلە وای لێ هاتووە هیچ چارێکی بۆ نەماوتەوە سەری خۆی هەڵبگرێت ناکرێ ئێمە هەر تەنها لە بیری ئێستایا بین سوپاس دەکەم کاک حاکم سوپاسی جەنابشت دەکەین دەمانەوەی خوێندنێکی یاساییمان بۆ بکەی بەر لەوەی قسە لەسەر هاوتابوونی بڵین پێشینەکان بکەین لە بینی عێراق و هەرێمی کوردستانە پێشتر بە کۆمەڵێک بڕیار بە کۆمەڵێک ڕێنمایی پێشینەکان بڵین ڕسومات باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد کراوە چەند قات بۆ نمونە لە 2010 داهاتی بڵین باج 318 میلیار بووە لە 2022 بۆ 912 میلیارد زیادی کردووە واتە لەم کابینەیە بەڕێژەی لە 296 زیادی کردووە سەرنجستانسی لە ڕووی یاساییەکەوە دواییش قسەیەک لەسەر هاوتاکردنیان دەکەین بڵێ سپاس کاک حەکیم سڵاو لە خۆت و لە بینەرە بەڕێزەکان و لە میوانە بەڕێزەکەت سەبارەت بە ڕسومات و بە ئەو باج ڕسوماتانێک کە فەرز کراوە و فەرز دەکرێت دەستوری عێراقی قسەی یەکلاکەرەوە و حاسم و جازمی کردو کە بە هیچ شێوەیە قابلی تەفسیر نییە قابلی قسەکردن نییە لەسەری قابلی ئیسیهادکردن نییە لە مادەی 28 دەستوردا دەڵێ بە هیچ شێوەیەک ڕسومات و گومرگ و ڕسومات لەسەر هیچ کەسێک فەرز ناکرێ لەسەر هیچ هاوڵاتیەکی فەرز ناکرێ نەفەرز دەکرێت نەکەم دەکرێت نە زیاد دەکرێت نە تعدیل دەکرێت نە عەفو دەکرێت لە بە قانون نەبێت بە مانای دەبێ بە قانون ئەوانە دیاریکرێ نیسبەتەکەی دیاریکرێ و هەر چین و توێژە و هەر کۆمەڵە و هەر ئیشە قانون ئەوەی دیاریکە بە ئەعتیبارێکە پارلەمان یان ئەنجومەنی تەشریعی ئەنجومەنی یاسادانان بە ئەعتیبار ئەوانە نوێنەری خەڵکن و ئەوان دیفاع لە خەڵکی دەکەن لە حقوقی خەڵکی دەکەن ئەوانە دەبێ ئەو یاسایی دانێن و ئەوانەش حەقیان هەیە دەستکاری بکەن زیادیکەن کەمیکەن چینی و توێژێکی معەیەنیان لیان لە حاڵەتێکی معەیەندا عەفویانکەن بێزگە لەوانە هیچ کەسێکی دیکە حکومەتە وەزیرە ئەنجومەنی وەزیرانە هیچ کەسێکی دیکە حەقی ئەوەی نییە ئەو باج و ڕسوماتانە گومرگ و ڕسومات و ئەوانە زیادکە کەمیکە دەستکاری بکە بۆیە ئەوەی کە ڕووی داوە و ئەوەی کە ڕوو دەدرێ ڕوو دەدا بە هیچ شێوەیەک
بە هیچ شێوەیەک ناگاتە قانون و هیچ ڕبط و علاقەیەکی لە قانون نییە، مخالفەیەکی سەریح و واضحی قانونە و هەر کاتێکی هەر وەختێکدا قانون سەروەر بوو، یاسا سەروەر بوو، دادگا توانی ئەو کارانە بکە، محکمەی ئیداریە هەر محکمەیەکی دیکە، ئەوانە هەموو بەغەدر لە هاوڵاتی سێنراوە، هەر هاوڵاتیەک لە هەر ڕۆژێکدا لە هەر کاتێک دەکە یاسا سەروەر بێ و بۆی ممکن بێ دەتوانێت ئادا بە پێی یاسا داوا لەسەر ئەو حکومەتەی، لەسەر ئەو دەسەڵاتەی، لەسەر ئەو وەزارەتەی کە ئەو پارانەی بە ناقانونی لێوەرگرتووە دەتوانێت لێوەرگێتەوە. ئەما لە حاڵەتی ئێستادا ئەوانەی کە کراوە بە یعنی سیر لەوەیدایە ئەوەی کە ئێستا باست کرد جەنابەت باسی پێشینەی هاوسەرگیری و پاسی پێشانی سلفی عقار و ئەوانە قانونین، بە قانونی دراون، بە قانونی ژۆر دەگیرێنەوە، دەچن دەستکاری ئەوەی دەکەن یا ڕای دەگرن یا شتێکی دیکە دەکەن، بەڵام ناچن ئەوەی دیکەش کە پێچەوانەی یاسایە و قانونی هیچ قسەیەکی نییە لەسەری دەچن ئەوەی زیاد دەکەن، ئەوەی دەستکاری دەکەن، فەرزی دەکەن. یعنی کار گەیشتۆتە حاڵەتێک کابرا دەچێت لە مەطعمێکی نانی دەخوات لە مەطعم، لەوێ لە سەدادەی ئەو پارەی کە دەیدا بە صاحبی مەطعمەکەی لە سەدادەی ئەوەش حکومەت ڕسومات زەریبەی لێوە دەگرێت. یعنی شتیوا لە هیچ بوقعەیەکی سەرئەرز شتیوا ڕووی نەداوە نییە، لە هیچ وڵاتێکی نییە، ئیلا ئەوانە بە قانون دەکرێت و قانون سوڵتەی تەشریعی دەری دەکا و سوڵتەی تەشریعی نوێنەری خەڵکە بە اعتیبار خەڵک ئەوانەی لێوێدانەوە بۆی دفاعیان لێ بکە. ئەوە بە خۆلاسەی زۆریان داناوە، کەمیان کردووە، زۆریان کردووە، شتی تازایان فەرز کردووە، ئەوە هیچی موافقی قانون نییە، هەمووی مخالفی قانونی ئەو قانون و دەستوری بەرکاری خۆمانە. باشە کاک حاکم، بەس ئەوەی کە بەرز دەڵێیت بەس بە یاسا باز ڕسومات کەم دەکرێت یاخود زیاد دەکرێت یاخود بەخشینەیە، بەڵام ئەوەی هەرێم پێویستی بڵێن پشتی بە ڕێنمایی و بڕیار بەستووە. ئەوانە کەوتە ئێستا محکمە ئیداری لە کوردستان دەتوانرێت دەمانای ئیلغا بکرێتەوە لە ئیچی محکمە ئیداری ئەوە بکات؟ بەڵێ ئەسڵان دەبێت ڕێنمایی تعلیمات کەنجێ دەکرێت بۆ جێبەجێکردنی قانونە. تعلیمات ڕێنمایی ئەوانە تەوزیحن بۆ جێبەجێکردنی قانون. ئایا قانونێکی دیاریکراو کە تازە دەرچۆت چۆن جێبەجێ دەکرێت؟ ئەو وەزارەت و حکومەتە سەلاحیاتی ئەو ڕێنمایانەی هەیە بە هیچ شێوەیەک ڕێنمایی یان بڕیار نا بڕیار ینی نا قەرار نا تعلیمات بە هیچ شێوەیەک نابێ مخالفەی قانون بێ، چ جاوەی مخالفەی یا دەستور بێ، بە هیچ شێوەیەک دەبێ تەوزیحی ڕوونکردنەوە بێ، یارمەتی دەربێ بۆ جێبەجێکردنی قانون، نەک بڕیار بێ مخالفەی قانون بێ، بڕیار بێ مخالفەی دەستور بێ یا تعلیمات و هەر شێوەیەکی دیکە. ئەمما سەبارەتەوەی کە دەکرێت ئەوانە بچنە بەردەم محکمەی ئیداری، بەڵێ ئەوە ئەسڵی ئیشی محکمە ئیداریە، بەڵام لە وڵاتی ئێمە نە محکمە ئیداری دەتوانێت کاری خۆی بکەوە نە هیچ محکمەیەکی دیکە کە دەسەڵات تێیدا تەرەف بێ ئەو کارەی بۆ ناکرێت. ئێستا ئەو محکمەی ئیداری لای خۆمان عالە لەکسەر ئەو داوانە وەرناگرێ، ڕەتیان دەکاتەوە بە بیانووی عەدەمە الاختصاص و بە بیانووی ئەلەو بابەتانە کە ئەگەر یاسا سەروەر بێ بەڵێ ئەوە ئیشی محکمەی ئیداریە، ئەسڵەن پێویستی بە محکمەی ئیتیحادیش نییە، بە محکمەی فیدراڵی نیە، ئەدی محکمەی ئیداری ئیشی چییە ئەگەر ئەو کارانە نەکە. باشە، بەس کاک حاکم ئەوەی کە لە مادەی 28 دەستور بڕگەی دومی باسی ئەوەش دەکە کە خاوەن داهاتی کەم لە باج دەبەخشرێت. هیچ کارێکی پێکراوە لێرە ئەوانەی کە بە پێچوانە بۆ نمونە دوکاندارێکە کە بێ بازارێکی زۆر هەبووە ناڵە بەعکسەوە کراوە، بزەبەت بەعکسەوە کراوە لە وڵاتی ئمە. هێندێک لەو تاجیر و بزنسە گەورانە کە شەریکات و شتی گەوران هەیە کە لە خارجەوە ئەدەوات و شتیان هێناوە بای مەلاین دۆلار و ینی مەبلەغی سەیر و عەجایب شتیان هێناوە. ئەوانە زۆر جار عەفو کراون و نەو سەلاحیاتێکی هەیە حکومەت، بەڵام کابرایەکی فەقیر کە لەو خوارەیە
زەریبەی عقاری لەسرە، زەریبەی دەخلی لەسرە، زەریبەی یانی شتی ئاوا بەسیتی لەسرە. حتا جارێ وایە کە ئاو کارەبای تاخیر کردووە یان زەریبەی تاخیر کردووە غەرامەیان لەسەردانەوە. نەمبیستووە کەسێک بەو شێوەیە عافوکرابێ لەبەرەوەی کەم دەرامەتەیان لە حاڵەتێکی ئەوانەدای. هەموو زەریبەکان مخالفەی قانون نین، مخالفەی دەستور نین، چونکە هێندێکیان بە قانون ڕێکخراون و بەردەوامە. بەڵام بەشی زۆریان کە ڕێک نەخراون و ئەوەی لەو دوایەدا بەو شێوە زیاد کراوە و دروست کراوە، هێندێکی هەر نەبووە دروست کراوە. نەمبیستووە کەسێک لەبەر کەم دەرامەتی عفو کرابێ یان ڕعایەتی کرابێ یان بۆی دەستکاری کرابێ. بەڵێ بە کورتی بەس بیستوتە خەڵکی بۆ نمونە خاوەن بەرژەوەندی کۆمپانیەکان بەخشرابێەوە بیستەوە. باڵێ ئەوە بیستوە لە دەواازە حدودیەکان خەڵکێکی زۆر عفو دەکرێ. وەزیرە یان کەسێکە لا ئەوانە وەزیری مالیە عادەتەن سەلاحیاتی هەیە، خەڵکێکی زۆر ئاوا لەو جۆرانە دەبەخشرێ، لەو گومرگ و ڕسوماتانە دەبەخشرێ. بەڵە سوپاس دەکەم. دوای دینەوە خزمەتیش لەسەرەوە قسە دەکەین. ئێستا ئایا لە ڕووی دەستوریەوە دەکرێت داوەتەواکەم کاک حەشیم خۆی کە دەبەخشرێ مخالفی قانون نییە، کە دەبەخشرێ مخالفی قانون نییە. بەڵام ئەو معیارە معیارێکی غەڵەتە لای خۆمان، معیارە قانونیەکە پێچاوانە بۆتەوە، ئەوانە دەبەخشرێن، بەس خەڵکی فەقیر و کەم دەرامەت نابەخشرێ. بەڵە سوپاس دەکەم. دێمەوە خزمەت لەسەرەوەش ئایا دەگونجێ باجی هەرێم ڕسوماتەکەی جیاواز بێت لە بەغداد. دێمەوە خزمەتت مامۆستا گوڵاڵە سەبارەت بە لێکەوتەکانی لێکەوتەی زۆری هەبووە زیادکردنی باج و ڕسومات لەسەر بڵێن کاسبکار بێت، ئەوە کارگەکانە اینجا بە هەمان شێوە گرانبوونی نرخی سوتەمەنی کە زۆر جار بڵێن ڕسومات یاخود گومرگ لە خاڵەسنووریەکە لەسەر ئەو پێداویستدانی هاوڵاتیان کەیانە زیاد دەکرێت. وڵا ئەگەر مەجال بێ من حەز دەکەم لە کۆتای قسەکانی ئەو بەڕێزەوە دەست پێ بکەم، دواتر وەڵامی پرسیارەکەی جەنابەت بمەوە. لە ڕاستیدا لە ئەم باج ڕسوماتانە کە لە هەرێمی کوردستانە زیاد کراوە بەوکو جەنابی فەرمووی بە ڕێنمایی زیاد کراوە. ڕێنمایی دایمەن نابێ پێچەوانەی یاسابێ، ڕێنمایی دایمەن ئەبێ بۆ تعزیزی یاسابێت. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە بە پێی مەزاج من ئەگەر لە بابەتەکەمان دەرچم حەز دەکەم باسی بابەتێک بکەم. لە کاتی خۆپیشاندانی مامۆستایانە لە 2016 من خۆم شخصی خۆم لە یەکی نوع تەقدیمی بڵێن یەکی نوع مباشرەم کرد. مامۆستا خۆتە زانی ئەو بێ یەکی نوع مباشرە بکەم. لە 18 نوع تەقدیمی ئیجازەی بدون ڕاتبم کرد. دوای خۆپیشاندانەکان و ئەمانە من لە 1912 ئەمری مۆڵەتەکەم دەرچووم. بەڵام حکومەتی هەرێم یان بڵێن وەزارەتی پەروەردە هاتن ئینفیکاکیان بەبێ گەڕانەوە بۆ مەکتەبەکەی ئینفیکاکیان بۆ کردن بە یەکی نوۆم. بە پێی هیچ یاسایەک نییە کە لە هەر کەسێک لە ڕۆژێکا مباشرە بکە لە هەمان ڕۆژە ئینفیکا بکە. کەواتە ئەمە دەرخەری چیە؟ دەرخەری ئەوەیە کە ئەوەی کە لە ئەمەی کە ناوی حکومەتی هەرێمی کوردستانە یاسایە ڕێنماییە هەمووی بە پێی مەزاجی شخصی بەکارێنن. باسی لێخۆشبوون نەکرێ، بەڵێ ڕاستە لێخۆشبوون هەیە، بەڵام ئەم لێخۆشبوونە لە هەموو شوێنەکە ڕێنجێکی ڕێنمایی لەسەر یاسایە لە کوردستان ئەو تا ئێستا ئێمە ئەمڕۆ بە بڕیارێکی حیزبی کە ینی وامان لێ هاتووە ئێمە دەست بۆ چڵە پوشەکە ئەبین بە بڕیارێکی حیزبی ئەڵێ باج و ڕسوماتەکان تاخیر بەڵێ پێشینەکان بڵێن پێشینەی خانوبەرەوە هاوسەرگیری وەستێنراوە تا کاتێک ئەمە بڕیارێکی حیزبیە سرف حیزبیە. بەڵام لەم فەوزایە یا ئەڵێ لەم قوڕە هەرم تۆزە هەڵەسێت ئەبێ ئێمە پێی شکور بین، ئەبێ بڵێن تەمەنا بکەین کە بە بڕیارێکی حیزبی کەم بێتەوە پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە تێگەی پاشەکەوتەکەمان بۆ بگەڕێتەوە ئەبێت تەمەنای ئەوە بکەین، چونکە ئەم قوڕە هەرم تۆزەی هەڵەسەیە. لەسەر بەخشینەکان کۆمپانیا هەبووە لەم هەرێمی کوردستانەیە بۆ نمونە 25 ملیۆن دۆلاری لە بانکی قەرز کردووە بە مەبلەغێکی فائیدە. دوای ساڵە گوتویانە کتابیان ناردۆ بۆ بانکەکە لە فائیدەکەی کەم بکەنەوە لە سەدا حوتەوە بیکەن بۆ نمونە لە سەدا 5. دوای ئەوە کە وتیانە بۆی بکەن بە لە سەدا 0. دوایەوە کتابێکی تر شووە بانکەکە وتوتی لە هەموو پارەکە خۆش بن. یعنی ئەوەیە تۆ وادی ئەکا کە هیچ ئومێدێکت بەم حکومداریە نەبێ کە
لە ناو هەرێمی کوردستانەیە. خۆی مامۆستا بە پێی یاساش لە یاسای وەبەرهێنان 2 ساڵ بەخشین هەیە لە باج و ڕسومات وەگومرک بۆ پرۆژەکانی نیشتەجێ بوون لە 2006 تا ئێستاش کاری پێ دەکرێت. بەڵێ ئەم بەخشینەکە هەیە لە هەرێمی کوردستانە وەکو جەنابیان فەرمیان بەپێی مەزاجە بەپێی ئەوەیە کە بەپێی ئیشەکەت نییە کەسێک دوکانێکی بچووکیە کەسێک مێزێکیە کەسێک بە غەرامی لەوحەیەکی لێسەرن بەڵام کەسێکەیە کە چەندین ملیۆن دۆلار قەرزارە بە شانازی شەوڵی قەرزەکە نادەمەوە بەڵام هیچ ئیجراعاتێکی بەرامبەر ناکرێت کەواتە ئەم جیاوازیە کە لە نێوان هاوڵاتیەکان ناکرێت ئەمەیە خەڵکی نیگەران کردووە ئەم بگەڕێنەوە سەر پرسیارەکەی جەناب لێکەوتەی لەسەر ژیانی لێکەوتەکانی ئەم بەدڵنیایی و لێکەوتەی خراپی ئەبێ لەسەر هاوڵاتیان لەلایەکە تۆ موچەکەت بڕیەوە لەلایەکەوە تۆ موچەکەی بە تەواوەتی نادەیتێ لەلایەکەوە حربی نەفسی لەگەڵاکەی لەلایەکی تریشەوە هاتوویت پارەی کارەبا لەسەر زیاد کردووە پارەی ئاو لەسەر زیاد کردووە ئێستا هەموو هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆیان دوو جۆر پارەی کارەبایە دوو جۆر پارەی ئاوجاری وایە کە ئاوەکەی مەجبور ئاو بکڕێ هاوڵاتی وای لێ هاتووە ئەوەنە تەرویج بۆ مەکتەبە ئەهلیەکانەکەن یا بۆ خوێندنگە ئەهلیەکانەکەن وای لێ هاتووە ناچارە بێ مناڵەکەی دەربێنێ بیخاتە قوتابخانێکی هەلیەوە بیخاتە خوێندنگایکی هەلیەوە کەواتە هەموو هاوڵاتیە یان هەموو خانەوادێک لە خانۆکەی خۆیان حکومەتێکی بچووکراوەیە بۆ خۆی کرێ غازی لەسەر زیاد کراوە کرێ ئاوی لەسەر زیاد کراوە هاتووی لەم لاشەوە هەرچی باج و ڕسومات هەیە لەسەر زیاد کردو لە لایکی شۆ موچەکەی نادێتێ کەواتە ئەمە هەم بۆ نمونە لێکەوتەی بڵێ نەفسی ئەبێت لێکەوتەی ئابووری ئەبێت بەڵێ لێکەوتەی کۆمەڵایەوە لێکەوتەی یاساییشێ بێت چونکە زۆربەی زۆری ئەم هاوڵاتیانە پابندبوونی داراییان لەگەڵ بۆ نمونە شتیان بەقیس کڕیوە پابندبوونی داراییان هەیە کاتێک کە تۆ لەم لاوەکە باج ڕسوماتەکەت لەسەر زیاد کردو لە لایکی تریشەوە موچەکەی بە ڕێکوپێکی نایتێ ئەو کاتێک کە ئەم ئیلتیزامە دارایی بەرامبەر ئەم کۆمپانیا کەشتی لێ بەقیست کڕیوە نایکات یا ئیلتیزاماتەکە جێبەجێ نەکات کەواتە ئەمیش یەکات یەت بە ڕێکاری یاسایی خۆی هەڵەسێ ئەو عقاری کە خەواردوێت یا بۆ کاسبکارەکە شەڕ ڕاستە کە بازاری نییە و باج ڕسوماتی لەسەر زیاد کراوە زارە دوکانەکەی بێ بەکارگە بێت کاکە حەکیم ئێستا ئێمە دیقەت بە بازار سستە تا کاتی موچەدان کاتێک کە موچە ئەدرسێرەکەی بازار حرەکاتێکی تێکەوە کاتێک کە تۆ موچە نایی بە من تۆی حکومت موچە نایی بە منی فەرمانبەر یان موچە نایی بە منی موچەخۆر یا خانە نشین من چی بەرم لە بازارە سەرفێکم کەواتە نەدانی موچە یان زیادکردنی باج و ڕسومات کاتێک کە تۆ باج ڕسوماتەکە لەسەر زیادکرێت تۆ پێویستە پێداویستیە سەرەکیەکانی خۆت کەم بکەیتەوە تەقەشوفیان پێ بکەیت کەمیان بکەیتەوە ئەو مەسروفاتە کەواتە تۆ ئەم پارەیە ناخێتە بازارەوە لە بازارڕ ئەم جموجۆڵە ئابوووریە دروست نابێ لەبەرەوە بازارەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی بڵێن سستیان پێوە دیارەوە و ئێستا دەمی هەر هاوڵاتیەکەکەیتەوە چ ئەوانەی کە تەنان خاوەن کۆمپانیەکانیش خوان اعترافەکەن کە ئەگەر هاوڵاتی عەرەب نێتە ناو هەرێمی کوردستانەوە وەلو من لەگەڵ ئەویان نیم بڵێن ڕگەسپەرستی یان لەگەڵ ئەوانیم کە بڵێن وڵا هاوڵاتێکی عەرب نێت لێرە هین بکرێت چکە ئێمە بینین ئەو غەرب چەند فرە ڕەگەزە هاوڵاتێکی کورد ئەچێتە وڵاتێکی ئەوروپیەی لەوێ مافی هەموو مافێکی هاوڵاتێکی ئەوروپی هەیە من لەگەڵ ئەوانیم بەڵام ئەمە ئاعترافی خۆیانە کە ئەگەر ئێمە هاوڵاتانی جنوب نێنە هەرێمی کوردستانەوە بە تەواوەتی بازاڕەکانی هەرێمی کوردستان و چ پرۆژەکانی و بەرهێنانی تووشی شەلە لەبن. سوپاس دەکەم. کاک حاکم سەبارەت بە جیاوازی نرخی بڵێن جیاوازی باج و ڕسومات ئەوە نرخی کارەبا ئاو تاپۆ بوارە جیاوازەکان لە بینیارین بەغدا گونجاوە لێرە نرخەکەی زیاتر بێ لە عێراق کەمتر بێ وەیستا کە عێراقیش داوای داهاتەکە دەکاتەوە نابێت دەستکارێکی بکەن هاوتا بکرێت. کاک حەشیم ئەم فەرقەیە لە بینی ئوجور کرێ کارەبا و کرێ ئاو ئەوانێک کە پێیوترێ ئوجور کرێ و لە بینی کە پێیوتێ زەریبە و ڕسومات زەریبە و ڕسومات ئەوان لە سەلاحیاتی پەرلەمانە جا پەرلەمانی کوردستان بێ یا پەرلەمانی بەغدا بێ هێندێک حاڵەت هەیە لەبەرەوەی کە مەوزوعەکە مەوزوعێکی مالی مرکزیە وەکو گومرێک مەسەلەن ئەوە دەبێت پەرلەمانی بەغدا دەریکاکە ینی اختصاصاتی حەسری پەرلەمانی بەغدایە هێندی حاڵاتی دیکەی وەکو ئاو کارەبا ئەوانە ئوجورە کرێە لە سەلاحیاتی
پەرلەمانی کوردستانە سوڵتەی تەشریعی هەرێمی کوردستانە ئەوانە دیاریکرێ دەکرێت ئەوانە موحد نەبن ینی ئەوانەی کە لە صلاحیاتی حکوومەتی ئیتیحادیە مەسائلی گومرگ و مەسائلی ئەوانە دەبێ وەکو بەغدای لێ بکرێ یان قانونی ئەو قانونی بەغدای هەیە کە قانونێکی موحد و صلاحیاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە ئەوەش لێرە جێبەجێ بکرێ ئەوەکانی دیکە دەکرێت بەڵام چۆن دەکرێت وەکو عەرزم کردی مەسەڵەن ئێستا وەزارەتی شارەوانی قانونێکیان بۆ خۆیان داناوە لە 2021 بە هاتوون کرا ئینێکیان عەبایەکیان بۆ خۆیان دووریەوە عەبایەکیان بۆ حکوومەت دووریەوە بە سەرشانیان داداوە کە صلاحیاتیان داوە بە وەزیری کارەبا زیاد کە و کارەبا کەم کاوچی لێ بکە ئەوانە بەڕاستی فەزیحەتن ئەوە مخالفەی دەستورە ئیشی سوڵتەی تەشریعیش نییە ئەوانە دیاری ئیشی وەزارەت و حکومەت نییە ئەوانە دیاریکە ئیسی سوڵتەی تەشریعیە بەڵام لەبەرەوەی لە وڵاتەیما دەستور نییە لەبەرەوەی ڕقابەی دەستوری بەغدایە زەعیفە بەسەر هەرێمی کوردستانەوە زەعیف بووە بەلانی کەمە تا ئێستا بۆیە ئەو شتانە چۆتە سەرێ ئەجینا ناحیە مالیەکە ئەوەی کە پارە کۆکردنەوەی و ئەوەی کە علاقەی لە منافزی حدود هەیە و علاقەی لە مەطارات هەیە و علاقەی لە نەوت هەیە و علاقەی لەو شتانە هەیە پێویستە موحد بێ وەکو بەغدای لێ بکرێ و لە هەموو حاڵەتەکاندا بەپێی قانونی میزانیە ئەو میزانی کە تازە دەرچۆ 20 ساڵی ئەوەی ئێستا تازە دەرچۆ بۆ 3 ساڵە بەپێی ئەو قانونەی بێ هەموو داهاتە نانەوتیەکان بەکرێەوە بەکرێ ئاوە بەکرێ کارەباوە بە زەریبەوە بە ڕسوماتەوە پێویستە هەمویان بە لە حسابێکی شەفافانە تەقدیمی وەزارەتی مالی عێراق بکرێن واوا لەگەڵ ئەو بودجە و داهات و میزانەی کە بۆ هەرێمی کوردستان بە شایستەی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوانە حساب دەکرێت هەروەکو لە قانونی میزانەیدا لە ئەو قانونی میزانی 2023 دیاری کراوە. بەڵێ ئێستا دەبێت ئەوانەی هەرێم مادەم داهاتەکەشی بەشکەن لە بینی هەرێم و بەغدا نابێت کەم بکرێتەوە نابێ ئەم بارگرانیە لەسەر وڵاتیان لا ببرێ آخر ئەوانەی کە عەرزم کردی فەرقیان هەیە ئەمما دەتوانن لای نەبن ئەوەی کە قانونیە و بە قانون زیادیان کردو دەتوانن لای نەبن بەڵام واریداتەکە دەیە بڕە بۆ بەغدایە یعنی بە هەموو شێوەیەک ئەو واریدات نانەوتیانی کە لە هەرێمی کوردستان بە غێرە قانونیش لەسەر خەڵکی فەرز کراون لە نەتیجەدا بە پێی قانونی ئەو میزانی ئەو دوای بە پێی یاسای بودجە ئەوانە لە دەچێتە گیرفانی وەزارەتی مالیەی ئیتیحادیەوە چونکە هەموویان هەر چەندێک بێ هەموو نانەوتیەکان بە نەوتیشەوە هەموو نانەوتیەکانیش دەبێ تەسلیمی وەزارەتی دارایی عێراقی بکرێن چەندە زۆرە کەمە هەرچۆنێکە دەبێت تەسلیم بکرێ ئێدیکەواتە لە نەتیجەی نهایی ئەگەر کەمی نەکەنەوە خەڵکی هەرێمی کوردستان وەکو زەرەری کردووە هەر زەرەری تریش دەکات و لە نەتیجە ئەوەی کە قازانجەکە حکوومەتی ئیتیحادیە باشە ئەگەر قانونەکە وەکو ئێستا هەیە چۆنە ئاوا بڕوە بەڵێ دەبێت شەفاف بێ و نەتیجە دەچێتە گیرفانی وەزارەتی مالیە ئیتیحادیەوە باشە بەس کاک حاکم ئێستا ئەوەی کە بەڕێنمایی زیاد کراوە ئەوەی کە بە بڕیا زیاد کراوە لێرە نرخەکە زیاترە دەتوانن خۆیان ئیلغایکەنەوە وایە ئەوەی کە بە نایاسایی کراوە بەغدا ئیلغای ناکاتەوە بۆچی ئیلغای ناکاتەوە مەگەر چێتە بەردە محکەمەیەکی ئیتیحادی مەسەلەن ئەلەوێ دەسەڵاتدارانی هەرێم چۆن دەتوانن زۆر چاک دەتوانن هەر ئەسڵەن واجبە بیکەن ئەوەی کە کردویانە مخالفە ئەوەی کە کردوانە سەرپێچی یاسایە دەتوانن لێرە بیوەسێنن ئەو سەرپێچەی بوەسێنن هەتا ینی ئەگە لێرەش بیوەسێن هەر باشتر لەوەی کە هەر نەیوەسێنن چونکە لە مستەقبەل جیهاتێک دەبێ لایەنێک دەبێ محکەمەیەک دەبێ گوێ بۆ ئەو خەڵکەی ڕاگرێ و بڕیار بدا کە حکومەت ئەو پارانەی بە مخالفە وەرگرتەوە دەبێ بیجێڕێتەوە بۆ هاوڵاتیەکان ئێستا قازانجی خۆیەتی ئەو حکومەتە ئەگەر بە تەمام مستەقبەلە ئەو دەسەڵاتی ئێستا ئەگەر بە تەمای مستەقبەل بێ
ئێستا بیجێڕێتەوە باشتر لەوەی پاشی دوو مانجی دیکە بیجێڕێتەوە چونکە ئەرچی سەرشانی خۆی قورسایی سەرشانی خۆی کەم دەکاتەوە. وەستاندنی پێویستە، وەستاندنی ئەرکە، ئەسڵەن نەوەستاندنی بەردەوامە لەسەر غەڵەت و لەسەر مخالەفەی قانون. باشە بە کورتی وەڵامی و پرسیارەشمانی تۆ دێمەوە خزمەتت بە سەباردەوەی کە ئێستا لێرە زۆرجار کۆکردنەوەی داهاتە دراوە بە کۆمپانیەکان هەرچەندە پێشتر پارێزەرێک لە دادگای ئیداری لێرە بڵێن سکاڵایەکی بردبووە کە پارەی خۆڵ و خاشاک دادگا باسی لەوە کردبوون یاسایی کۆمپانیا کۆی بکاتەوە و بامان شێوەوەی عریزە بڵێن عریزە ئەلکترۆنیە بوو کە لە 2500ەوەی سەکراوە بە 15,000 لەسەر هاوڵاتی ئەویشە دادگای ئیداری لەغای کردبەوە بەس بۆ کاری پێ ناکرێ یاخود پێدانی کامیرەی پۆینت تو پۆینت یاخود بڵێن کاروباری تری ڕوەرگرتنی پارە نایاسایە کە دراوە بە کۆمپانیا؟ بەڵێ 100% نایاساییە. هیچ یاسایەک نییە، هیچ یاسایەک نییە لە وڵاتی ئێمەدا هەرچەند ئەخۆ ئەگەر بێنێ بە یاساییشی کەنەوە پەرلەمانەی ماوەدا داماو بوو خۆپیان دەکراوە زۆریش ئاسان بوو دەیانتوانی هەر یاسایەک بیانەوێت تێپەڕێنن بەڵام ئەوەندە قیمەتیان بۆ پەرلەمانی دانەنە ئەو یاسانەش بەرنەوێت لەوێ تێپەڕێنن یعنی ئەوەندە بێمنەت بوون لە مخالەفەکردنی یاسا و لە مخالەفەکردنی دەستور ئەوەشیان نەکرد ئەژینە خۆگە چوو بە پەرلەمان تێدەپەڕی ینی ئەوەی ئەو پەرلەمان و حکوومەتە یەک شتێکن دوو ڕووی یەک درراوێک بوون بەشی هەرە زۆری پەرلەمانەکە بەڵام ئەگەر ویستپایانە ئەگەر بیانەوێ ئەگەر ویستپایانە بە یاسایی کەندایان کرد بەڵام ئەوەشیان نەکرد ئێستا لە هەر حاڵەتێکیدا دەتوانن ئەوەی بکەن و بیوەستێنن بەبێ موافقەی پەرلەمان و بەبێ موافقەی سوڵتەی تەشریعی دەتوانێت ئەوەی بوەستێنن چونکە بە قانون نەکراوە قانون نەکراوە دەتوانین بیوەستێنن ئەو مخالەفەی بوەستێنن. بەڵێ سوپاس دەکەین کاک حاکم مامۆستا گوڵاڵە ئەگەر شتێکت ما لەسەرەوەی ئێستا تێشپەریوە کاتەکەی کە دەبێن باز ڕسوماتانە لا ببرین ئەگەر لا نەبرێن بڵێن زیاتر عێراق قازانجەکە لەوەی کە هەرێم لێرە داهاتی زۆرتی بۆ کۆ بکاتەوە. لە ڕاستیدا خۆی مەفروض نەبوو کە حکوومەتی هەرێمە زیادی بکات بەڵام بۆ زیادی کردووە ئێستش درەنگ نییە کاتەکە باشە چونکە بیر نەتیجە ئێمە ئەم داهاتە ئەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی کە بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی ناکرێت تۆ هاوڵاتەکانی خۆت بڕەتێنی لەلایەک تۆ بەغا وا بوێنەکەی کە ئەمە دژمناتی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ خەواری هەرێمی کوردستان هەیە لەلایەکیشەوە تۆ بێت گیرفانی هاوڵاتەکان ببڕیت یا بیڕەتێنیت بۆ ئەوەی ئەم داهاتە بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی ئەم بۆ نمونەکەمکردنەوەی باج و ڕسوماتە بە بڕیار کراوە بە بڕیارێکی زۆر بە ئاسانی ئەتوانرێت بکرێت بە وەک هەروەکو چۆن ئەوەی ئەمڕۆ بە بڕیارێکی حیزبی کراش توانێت حکوومەتی هەرێم بە بڕیارێک ئەم باج و ڕسوماتە بەس ئەو باج کۆکردنەوە کەشی هەر بڵێن ناڕوونە ئێستا ئەو باشمەکە لەسەر خەڵک زیاد کراوە ئایا زەروێت دەڕواتەوە بۆ خەزینەی حکوومەت دەڕوا بۆ حەزب بۆ کۆمپانیا ئەوە شەر کێشە بووە بۆ هاوڵاتی خەرج نەکراوەتەوەیە بەدڵنیایەوەی ئەمە هەموو مانگێک لەسەر کۆکردنەوەی باج و ڕسومات و ئەو داهاتە ناوخۆ نانەوتیەکان کە لە هەرێمی کوردستان هەیە بە هەردوو زۆنەکەەوە هەموو مانگێک کێشمەکێشێکی زۆر و قسە و باسێکی زۆر هەڵەگرکا و تاوای لێ هاتبوو ماوەیەک یعنی لەو وەزارەتانەی کە موچەکانیان ئەکەوتە سەر بڵێن داهاتی ناوخۆ کێشێکی زۆریان بۆ دروستە بوو چەندین جار دواکەوتنی بەخۆی بەڵێ ئەم بانگە هەر لە ناو قایمەی موچەیان نەبوو بەڵام دواترەوە بوو لە ناو ئیزافیان کردە ناو قایمەی موچەوە حکوومەتی عێراقی لەم مانگەیە 598 ملیاری نار بە حکمی ئەوەی کە داهاتی نانەوتیەکانی هەرێمی کوردستانیان بە 308 ملیار خەمڵاند بوو وەرە ئێستاشە حکوومەتی عێراقی قەرار بوو کە لە 18 مانگە و ئینتلاقی موچەی بکردایان ئەو بەشە بودجێ هەرێمی کوردستان بەهاتە دووبارە بەهۆی کێشەی ئەم بڵێن
داهاتی ناوخۆ لەگەڵ کێشەی کۆمپانیەکانەوە دووبارە ئێستا و تا موچە دوا کەوتۆتۆ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نازان دووبارەکەی موچە وەرەگرنەوە لە لایەکی تریشۆ کاکە حەکیم ئێمە بیرمان نەچیە جگە لەوەی کە ئەم باج و ڕسوماتانە کە بوون بە بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان سەرڕای قەیرانەکانە لە لایەکی تریشۆ ئێمە بیرمان نەچێ فەرمانبەری بندیوارمان هەیە فەرمانبەرە دوو موچەکانمان هەیە ئەمانەش لایەکی ترەوە واتە بەڵێ هەرماون حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی تایە بە هەموو شێوازێک بڵێن ئەو دەست لە بەرژەوەندیە حیزبیەکانی خۆیانەوە دەست لە کادرە حیزبەکانی خۆیان هەڵنەگرێ یا دەست لەو گەندەڵیانەی کە ئەیکرد لە پارەی نەوتوی لە ڕێگەی کۆمپانیا نەوتیەکانەوە هەڵی نەگرێت لەم پێناوەیە هاتۆ تەسحی بەچی داوە تەسحی بە فەرمانبەرەکان داوە و لە لایەکی تریشەوە ئەگەر ئێمە دقت بین هاتووە جیاوازێکی زۆری بە هەر بە جگە لەوەی کە بە ڕێنمایی ئێمە تەنها باج و ڕسوماتەکان بە ڕێنمایی دیاری ناکرێن پلەبەرزکردنەوەکانیش بە بەڵێن بەڕێنمایی بەڵێ بە بڕیار و بەڕێنمایی بردراوە دووبارە هاتوون لە مەشە جیاوازیان لە نێوان فەرمانبەرەکانە کردو ئەو وەزارەتانەی کە ئەمین پلەبەرزکردنەوەکانیان بۆ گەڕاوەتەوە یان ئەو فەرمانبەرانی کە سەر بەستێ سەرۆکاتەکەی هەرێمن دووبارە پلەبەرزکردنەکان بۆ گەڕاتەوە دووبارە لێرا کێ موزەحیە فەرمانبەرە ڕاستەقینە مەدەنیەکان موزەحین کە ژماریان تقریبا 250,000 فەرمانبەرێکە بێن کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان سەلماندی هەم لە ڕووی دارایی و فەشەری هێناوە هەم لە ڕووی ئیداریشەوە فەشەری هێناوە پێویستە یعنی ئێستا کەسێکی ڕەشیدی وایان تیادا یعنی هەر ڕابپەڕێ ئەم مکەسەراتێنەی کە دروستیان ئەبێ پیان بڵێن ئایا ڕەشیدی تیاماوە من هیوادارم ڕەشیدێکیان تیاما بێت ئایا ڕەشیدەکە ئیتر حیزبیە ئایا ڕەشیدەکە حکومیە هیوادانی ئێستش کادرەنگ نییە بۆی ئەم مەسافەی کە لە نێوان خۆیان و هەوڵاتیان دروستیان کردووە کەمیکەنەوە باشە بە کورتی ئەو باسی مادەم باسی هەرێم بەغداد کرد ئێستا بۆی داهاتی ناوخۆ بەڕێزوتت لەگەڵ کێشە لەسەر خەرجی کۆمپانیەکانەوە کێشە دروست بووە بۆیە موچەکەش دواکەوتۆ بودجێ هەرێم بە تاواتی بەڵێ بە دڵنیاییەوە هەوڵەکەیە کە هەندێک دەسەڵاتدار پێیان خۆش بێ ئەوە شکست بێنێ ئەم ڕێکەوتنە لەگەڵ بەغدا سیرکە قوربان بیدات بوو کە بودجە تەصدیق کرا و خەڵک زۆر دڵخۆش بوو بە حکمێک کە من لە مؤسسەیەکی داراییە چەند هاوڕێیەکەم وتیان بە لە مەولاوا بێ وتم نەخێر وتم من تەسەوری ئەوەکەم کە حکوومەتی هەرێم کارێکی وا بکات پێمان بڵێم ئەوە تا ئەو بەغایەیە کە ئێوە دڵتان پێخۆش بوون خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەی 100 ساڵی ڕابردووە تەسحی بوو ئەوە نەدا کە ئێستا پێخۆش بێ بەغا موچەی باتێ بەڵام ئەوە نەعەدالەتی ئەمانە کە خەڵکێک دڵخۆشە بەوەی کە قواری هەرێمی کوردستان هەڵبۆشێتەوە کە حکوومەتی ئیتیحادی موچەمان باتێت چونکە ئەوان سەرڕای هەموو ئەو گەندەڵی و پۆخڵەواتی کە لەوێ هەیە دەستیان نەبردەوە بە گیرفانی هاوڵاتیان بەڵام ئەمان بەو گەندەڵی بە گەندەڵی باج و ڕسوماتەوە ناوەستن بە گومرگەکانەوە ناوەستن بە نەوتەوە ناوەستن هاتوون دەستیان بردەوە بە گیرفانی هاوڵات سەخەلەکرد لە بەغدایان هەرێمەکەم کێشێ دروست بووە وڵی قوربان ئێمە سێرکە ئەمە جاری جاران نییە خەڵک بە دوو شیعار هەڵبخەڵەتێ خەڵک ئێستا هەموو شتەکانی لە بەرچاوە ئەگەر بێت و چەندیز لەم ساڵانەی ڕابردوشە ئەوە حکوومەتی هەرێم بووە پابند نەبووە بەرامبەر بەو ئیلتیزاماتانەی کە هێتی بەرامبەر بە حکوومەتی عێراقی سپاس دەکەم کاک حاکم دواپرسیارشم بۆ بەڕێستان ئەگەر خۆشی ئیزافەیەکە تەبێت لە خزمەتین سەبارەت بە هەرێم و بەغدا وەیسە کێشە جگە لە سەرداهاتی ناوخۆ لەسەر خەرجی کۆمپانیا نەوتیەکان لەسەر خاڵە سنووریەکانیش کێشە هەیە لە ڕووی دەستوریەوە ئەم کێشانە چۆن یەکلا دەکرێنەوە ئەوەی کە پێویستە بە خاڵی سنووری و داهاتەکەی داهاتی ناوخۆ و ئێستا بازوەکەی بەغدا داوای کردبێ کامێرەی چاودێری دابدرێ لە خاڵە سنووریەکان کاک حەشیم ئەوە میزانیە قانونی میزانیە زۆر بە واضحی لە مادەی 12 ینی تەوزیحی کردووە بە وردی لەسەری وەستاوە بەڵام تەفاسیلەکەی کە وەری دەکەیەوە ئاوا لێدەی کە ئێسالەی هاتووە مەسەلەن لە مادەی 12دا باسی ئەوەی کراوە دەڵێ بەشە بودجەی هەرێمی کوردستان دەنێدرێ دوای ئەوەی خاڵی یەکەم و دووهەم و ئەلیف و با و جیم و دال یعنی 4 خاڵی پێشوو جێبەجێ کرا 4 خاڵەکەی پێشوو بریتە لەوەی کە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ئینتاجکە دوو ئەو 400,000 بەرمیل نەوتە بنێرێ بۆ بیداتە سۆمۆ ئەگە بە تورکیاوە بەڕێ نەکرا وەزارەتی نەفتی عێراق ئەوە لە ناوخۆ سەرفی دەکە سێ دەبێ
وارداتی غیرە نەفتی بە کاملەن بەپێی یاسای ئیدارەی ئەموالی ئیتیحادی وارداتی غێرە نەوتی تەسلیمی بە حکوومەتی بەغدا کرێ پێ و قانونێک کە باسمان کرد. خاڵی چوارەمەوەیە لەسەر تەکلیفی ئینتاجی نەوت ڕێککەون پێک بێن. ئەوانە هەر یەکێک لەوانە زۆر بە زەحمەتە هیچی نەکراوە کامیان کراوە نە 400 بەرمیلەکە تەسلیم کراوە نە لەسەر لەگەڵ شەریکار ڕێکەوتون ئەو تەکلیفی نەوتە چەندە و چۆن بفرۆشرێ لە قانونەکەدا بەس لە شوێنێکی دیکەدا باسی ئەوەی کراوە کە سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان بە هەمان خیاسی نەوتی حکوومەتی ئیتیحادی وەردەگرێ و دەیفرۆشێ بەمانای چۆن لەگەڵ شەریکەکانی ئەوەی کە لە بەسڕی نەوت ئینتاج دەکەن و دەیفرۆشن چۆن لەگەڵ ئەوان معاملەی دەکا بە هەمان شێوە لەگەڵ ئەو کۆمپانیانەش معاملەی دەکا ئەو هەمان تەکلیفیان نەداتەیە کە لە هەرێمی کوردستان ئینتاجی نەفت دەکەن یان نەفت بەڕێ دەکەن. ئەوانە نەکراون ئەو جا دەڵێ ئەگەر ئەو چوارەنە جێبەجێکرا ئەو کاتە وەزارەتی مالیەی ئیتیحادی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەنێرێت. من پێم وایە ئەو چوار خاڵە هیچیان جێبەجێ نەکراون و لەو زوانش بەو ئاسانیش جێبەجێ ناکرێن. بۆ جێبەجێ ناکرێن چونکە هەردوو تەرەف نین لەو بینیدا ئینتاجی نەفت و سەرفی نەفت و فرۆشتنی نەوت تەنها دوو تەرەف نین تەرەفی حکوومەتی هەرێمی کوردستان و تەرەفی حکوومەتی بەغدا نین. وەزارەتی مالیەی هەرێمی کوردستان و وەزارەتی مالیەی حکوومەتی ئیتیحادی نین. وەزارەتی نەفتی هەرێم و وەزارەتی نەفتی بەغدایان نین. وئینەما شەریکاتی عیملاق و گەورە هاتوونە ئەو مەیدانەی پارەیەکی کاش و بەلاشیان لە وڵاتەیمە بردووە بەشە زۆرەکە بۆ ئەوان بووە کەمێکی بۆ ئێمە بووە. ئێستا ئەو شەریکانە بەوەی ڕازی نین. هەر تورکیا بە ئەوەی ڕازی نییە ئەوەندە بە ئاسانی ڕازی نابێ ئەگەر ڕازیش بوێ و حکوومەتی بەغدایش هیچ پەلەی نییە چی ئیشی بەوەیە پارەی زیاددا و مشەوەش بووە و عەجەلەی بکە و ئەلۆ بابەتانەیە. ئەگەر کەسێکیش پێی وابێ ئەو پرسیارە زۆر دەکرێت گلەی لە حکوومەتی بەغدا دەکەن کە بۆچی مەسەلەی ڕاتبی مۆزەفین تێکەڵاوی ڕێکەوتنەکانی دەکا لەگەڵ حکوومەتی هەرێم خەڵک مۆزەف و فەقیرە. حکوومەتی بەغدایە هیچ ئیشی بەوەی نێم تۆ فەقیرینی و پارەمان نییە و چیمانە هەر ئەسڵەن ڕەنگە پێشیان خۆش بێ کە وەزعی ئێرە ئاوابێ هەتا عیبەکانی خۆیان شادێتەوە خۆیان بە مەسئول نازانن ئەو دەسەڵاتەی بە مەسئول دەزانن بەرامبەر بە گوزەران و ژیانی هاوڵاتیان بۆیە پەلایان نییە. ئەگەر جیهەتێک پەلەی بێ بۆ ڕێککەوتن و هەموو شتێک بە جوانی بەپێ قانونکە ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانە پێی سەوابکە کە پێدەچی ئەویش پەلەی نییە کەسیان خەمی مۆزەفی هەرێمی کوردستان یانە خەمی تعمیرات و حرەکەی ئابووری هەرێمی کوردستانیان. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز کاک حاکم عەباس هەمزە کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروەها گوڵاڵە سدیق لە ستۆدیۆ شارەزای ئابووری سوپاسان دەکەین. سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.